برئيس دكتور محمد العرب سروك سنتر عربي جبو شروفه و چابدریا ورت جه بحرین دید گلمه دابیتن درباره لمنامه یا بحرین درباره کاربدان شر و ایرشن ایران بو سر بحرین. جناب دکتوری تو بخیراتی تو شی بو من بحثا داوی ضرر و زیان وان ایرشانه بکه اوین لسر بحرین هاتی نکرن نها روش چاویا طبعا الاحداث الاخيره تؤكد ان ڕووداوەکانی ئەم دواییە بەڵگەی ئەوەن کە هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتانی کەندە و سەدا 90 بەرپەرزراونەتەوە. من ئاگادارم کە لە بەیانیەوە نەیانتوانیوە یەک موشکیش بە وڵاتێکی کەنداوە بنێن، بەڵکو موشەکەکان لە ڕێگەی سیستمی وەرگری وەڵام دراونەتەوە. ئەمانە هەمویان بەڵگەی ئەوەن کە ئێران دەمێکە نیازی ئەوەی هەیە وڵاتانی دراوسێ خۆی عێراق و ئوردن و بەحرین وڵاتانی کەنداو بە ئامانج بگرێت. ئەگەر بابەتەکە بە ئامانجگرتنی وڵاتانی دراوسێ بەژەوەندەکانی ئەمریکا بێ، هێرش بکە سەر تورکیا، هێرش بکە سەر تورکمانستان، خۆ ئەوانش دراوسێ ئێران و لەوێش بنکەی ئەمریکا هەیە. بەڵام دیارە ئێران دەمێکە نیازی هەیە هێرش بکاتە سەر ئەو وڵاتانەی کە پێشتر پلانی بۆ داناوە هێرشیان بکاتە سەر ئەو. کەواتە دکتۆر مەبەستا ئیرانی چێژ ئارمانجکردنا وڵاتên کەنداو بۆ نمونە بەحرینە، قەتەرە، سعودیە، ئوردنە، ینی چه ئارمانجێکەیە دەخوازیتن چه مەسیجێکی بگەیەنیتن؟ ئیران دەست لە کاروباری هەموو لایەک وەردەدات، دەیەوێ هەموو لایەک بە ئامانج بگرێت، دەیەوێ ببێتە ژمارەیەکی گەورە لە کاتێکدا خۆی دەیان و سەدان کێشەی هەیە. ئێوە لە هەرێمی کوردستان بەدەست ئەم بابەتەوە ئازاری زۆرتان چەشتووە، هەر جارە بە پاسایە هەرێمی کوردستان بە ئامانجگیراوە بە ناوی باڵیۆزخانەی ئەمریکا و کۆنسوڵخانە و بوونی مۆساد و ئەم جۆرە بابەتانە. بەڵام لە ڕاستیدا ئەوەیە کە هێرشکراوەتە سەر هەرێمی کوردستان. بۆیە ئەوەی کە ئێران دەیکات دابشکردنی ڕۆڵ و دابشکردنی درۆن و موشەکە بەم لاو بەولادا دەیەوێ هەر کاتێک ویستی لە ئامادە بێ ئەشیدا بێت بۆ هێرشکردنە سەر وڵاتان. بۆیە ئەگەر تێبینیشت کردبێت لەو هێرشانە هەموو ئەم ڕووداوانە بەر یەک باڵەخانە دەکەون. هەزاران باڵەخانە لە بەحرین هەیە، بەڵام بەر یەک باڵەخانەیەک دەکەوێت بۆ 4-5 دقایەک ئاگرێک دەکەوێتەوە کۆنتترۆل دەکرێت. ئەمە توانای سەربازی ئێران. ئەگەر تۆ دەتەوێت بەرژەوەندی ئەمریکا و توانەکانی ئەمریکا لەو ناوچەیە بە ئامانج بگری، بەو شێوازە نابێت بە هێرشکردن سەر بەحرین و کوێت و عومان نابێت. عومانێک کە نێوەندگیری بۆ تۆ کردووە باشە لەگەڵ ئەمریکا. دکتۆر ئەوانش لەو هێرشانە تامەژە پێکرد کو ئەvە دابشکردنا ڕۆڵانە، ئەف دابشکردنا ڕۆڵان ژالیێ ئەمریکا یان ژالی ئیرانێ یان ئەف میکانیزمانها ئیرانێ گرتیە بەردشەردا دەبیتە فریادڕەس بۆ ئینقازکردنا ئیرانێ؟ من دەڵێم تازە بەسەر چوو. ئەوان ناتوان هێرشەکان ڕابگرن، ناتوان ئێستا هیچ شتێکیان لەدەست نایێت. ئەگەر لایەنێکی ئاقڵمەند هەبێت دەتوانێت کۆنتترۆلی کاتی جەنگ بکات. بەڵام وەستانی جەنگ بەڕاستی کەس ناتوانێت پێشبینی بکات و بزانێت کێ. گەلێک هەیە، گەلێکی ستەم لێکراوە، ئەوش گەلی ئێرانیە. گەلی ئێرانی ئەگەر بێت و بەم شێوازە بەردەوام بێت لەو جۆرەدا بێت، من دڵنیام ڕووداوی زۆر دراماتیکی دەبینین لە ماوەیەکی نزیکدا. لەبەرەوەی خەڵکیش لە مانگی ڕەمەزاندا خۆتەزانی پێویستی بە کەشوهایەکی دیاریکرا. دکتۆر محەممەد ئەگەر ئەو ئێرشن ئیرانێ بۆ سەر وڵاتên عەرەبی بەردەوام بن، بنەریناتە وڵاتên عەرەبی دێ هەلوێستێک هەبیت دێ بەرسڤێک هەبیتن ji bo van êrişane؟
الدول العربية التي استهدفت دول ئەو وڵاتانەی کە بە ئامانز گیراون کۆمەڵێک وڵاتی دانا وەڕوو لە ڕوبەڕووبوونەوەی سەربازی ناکرد. ئەمانە پەنا بۆ کەناڵی دیبلۆماسی نێودەوڵەتی دەبن، پەنا بۆ ئەنجومەنی ئاسایش دەبن، چونکە ئەمە هێرشێکی پێشێلکاری و دەستدرێژیە بۆ سەر بەرژەوەندی. هێرشیان کردوتە سەر خەڵکی ئێران، هێرشی کردوتە سەر خەڵکی بێتاوان لە چەندین وڵاتی ناوچەکە، لە سووریا، لە عێراق. دە وڵات زیاترە کە لەلایەن ئێرانەوە هێرشیان کراوەتە سەر و خەڵکی بێتاوانیان کوشتووە. ئێران لە دۆخێکدایە کە خۆشی نازانێت خەریکی چییە. کۆمەڵێک ناو یاخود 5 ناو کە هاتوونەتە پێشەوە بۆ ئەوەی ببنە ڕێبەر، هەمویان پەیوەندیان بۆ سوپای پاسدارانەوە هەیە. ئەمە هەمووی دەبێتە هۆکاری ئەوەی کە هیچ گۆڕانکاریەک لە سیاسەتی دەرەوەی ئێراندا نەبێ. بۆیە من پێم وایە ڕێبەری داهاتووی ئێران ڕەنگە دوا ڕێبەر بێت بەر لەوەی ڕوو لە ئەنجومەنی ویلایەتی فەقیه بکەن. ئەوەیشی کە وەکو تاک لەو سیمبولێدا بمێنێتەوە نامێنێت لێرە. باشە ئەف ێرشên ئیرانê کاریگەری لەسەر پێگەهê وڵاتên عەرەبî kendavkiriye di navçeyê de. بەڵێ بێگومان کاریگەری هەبووە، چونکە ئەم وڵاتانە دامەزراوی زۆر گەورەیان لێە، زوڵەیەکی بازرگانی و ئابووریان لێە. تۆ گولەیەک بە هەوادا بتەقێنی لەو وڵاتانە بێگومان کاریگەریە بێت. جاچ بکات ئەوەی درۆن ئاراستەی خەڵکی مەدەنی و فڕۆکەخانەکان بکەیت. جا ئەوەی زۆر سەیرە و ئازاربەخشە. هەندێک گەڕک هەیە کە هیچ دامەزراوە و هیچ سوپایەکی لە مەنامان نزیک لەو گەڕەکە نییە، بەڵام ئەم درۆنانە لەوێ کەوتونەتە خوارەوە. بۆیە من پێم وایە ئەو هێرشە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەوان بۆچێم قسەی دەکەم هەموو هەمیشە دەڵێن کۆماری ئیسلامی ئێران، دەڵێن من نازانم بەڕاستی چۆن تۆ ناوت کۆماری ئیسلامیە لە مانگی ڕەمەزاندا هێرشی سەر مسلمانان دەکەن. باشە دکتۆر بابەتێک هەبوو لەسەر بەرسەفدانە سیستەمی بەرگریە وڵاتên عەرەبیên کەنداv ji bo mûşekên Îranê. Digot ku salane ew welatên kendav bi milyarha dolaran xerj dikin didene Emerîka ji bo vê çendê ku welatê wan biparêzin. Sîstemekî başî bergirî hebîtin. Boçî sîstemekî başî bergirî nehatiye danan ji bo wan welatan e? Bû nimûne weke Behrênê. Beriya çendekî Trumpî behsa Behrênê digot Behrên welatekî gelekî dewlemend e parekî gelekî zorê heye. Yani boçî neşaye sîstemekê baş yê bergiriyê dabinin ku mûşek û dronên Îranê yanî her welatekî tesîrê li wan welatan neket. بەر لە هەموو شتێک ئەوەی لە کەندا و لە بەحرێن هەیە توانیویانە سەدانەوەتی موشەکەکانی ئێران بێن نەخوارەوە، درۆنەکانیشیان تێکشکاندووە، پێکانیان سەدا 90 بووە. بۆیە ئەوان ملیاران دلار خەرج دەکەن بۆ ئەوەی یەک هاوڵاتی ئەوان گیان لەدەست نەدا. جیاوازی هەیە لە نێوان ئەو وڵاتێک کە ڕێز لە هاوڵاتی خۆی دەگرێت لەو هاوڵاتیە لە وڵاتەکەدا دەژێت و ئەو وڵاتێک کە پێی وایە هەموو هاوڵاتیەک پرۆژەیەکی خۆکوژیە یاخود پرۆژەیەکی با بڵێن سەربازیە. بۆیە بەڵێ وڵاتانی کەندا و ملیاران دلار خەرج دەکەن بۆ ئەوەی هاوڵاتیەک نەکوژرێت. ئێران 48 کاتژمێرە ڕاست و چەپ موشک دەوەشێنێت تا ئێستا سەرای ئەو هەڕەمەکیە نەیتوانیوە با بڵێن لە وڵاتانی کەندا و هاوڵاتیەکی ئەو وڵاتانە گیان لەدەست بدات. کەواتە ئەو پارەی خەرج دەکرێت بۆ ژیانی هاوڵاتیانە، ئەو پارەی خەرج دەکرێت شایانی خەرجکردنە، زیان لە هاوڵاتیان دەگەڕێنێتەوە. دکتۆر ئێران بێژیتن بەرپرسن ئیرانی بێشتن دەستێ me nagehîte Emerîka, em naçarîn êrişî ser İsraîlê bikin, êrişî ser berjewendên Emerîka bikin di nava wan welatan da. Yani li Behrênê, li Qeterê, li Siûdiyayê, li Kuwêtê, li Urdunê bişte em êrişî wan cihan dikin,
او جهن کو بنگهن سربازین امریکانه دبیجن اف عرض وان ولاتان نیه عرض امریکایا جبرند ام ایرشی سروان جان دکین 90% من الأهداف 90% سەدا ئەگەر زیاتریش نەبێ ئەوەی کە ئێران بە ئامانجی گرتووە هۆتێل بووە ناوچەی گەشتیاری بووە شوێنی پیشەسازی بووە ئەوانەی کە برینداریش بوون کرێکاری ئاسایی بووە پێم ناڵێن ئەو بەرژەوەندیانەی ئەمریکا لە کوێن کە ئێران باسییان دەکات لە کاتێک دەهێرش دەکاتە سەر هۆتێل و ناوچەی گەشتیاری بۆچی هێرش ناکەتە سەر بنکەی ئەمریکی لە تورکیا بۆچی هێرش ناکەتە سەر بنکەی ئەمریکا لە ئەرمینیا لە کازاخستان هەمویان دراوسێ ئەوەن بابەتەکە مەبەستدارە درۆنە خۆکوژیەکان بە مەبەست ئاراستی ئەو شوێنانە دەکات بۆچی شتێکی شاراوەیە ئەقڵیەتی ئێرانی بەو شێوەیە بیر دەکاتەوە ئەقڵیەتێکی وێرانکاریە بە مەبەست ئەو کارە دەکات بە مەبەست دەیەوێت وڵاتانی دەوروبەری خۆی ئەوانەی سەقامگیر و لە خۆشگوزەرانیدان دەیەوێت تێکیان بدات دەوێت ژیانی ئەو وڵاتانە تێک بدات و دژی ئەوەیە هاوڵاتی بە شەرەفمەندی بەو شێوازە بژێت ئەوان هەمیشە ئەوەیان بیر دەخاتەوە کە دەڵێ خامنەیی و دار و دەستەکەی ملیاران دۆلاریان لە چەک و لە کودەتا خەرج کردووە لە بریەوەی لە هاوڵاتی خەر زۆر باشە بۆیە سەیری ئەو ڕۆڵە بکە کاوان دەیگەڕن سەیری ئەو ڕۆڵە بکە کە قەتەر و وڵاتانی کە سەیری ڕۆڵی ئێرانیش بکە لە لوبنان و لە یەمەن و لە عێراق و چ ڕۆڵێکیان گێراوە خەریکی چین دکتور محەممەد دەما ئەستونها گفتوگوان دەکەن لەسەر ئێرشێن ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئیرانێ دەنگێ درۆنان دەێتن ینی دەبێ ئستودیێدا دەنگێ تەقاندنا درۆنانە ئیتر موشەکانە ئەنی من حەس پێت کەم دناڤ ئستودیێدا بە هەر حاڵ ینی هەرێما کوردستانێژی هەولێرژی بۆیە بەشێک ژێ وان ئارمانجانە بەس پرسیارە من ئەڤەیە دکتۆر لای تۆ لە کوردستان گوێت تۆ لە کوردستان گوێت لە دەنگی درۆنە منیش لە مەنامە گوێم لە دەنگی درۆنە هەردووکمان باشە کوردستان چی کردووە مەنامە چی کردووە چیان لە ئێران کردو تا ئێران بەم شێوەزە مامەڵەیان لەگەڵدا بکات ئەمە بۆ خۆی بەڵگەیە کە ئەم ڕژێمە باوەڕی بە ئازادی نییە باوەڕی بە سیاست نییە باوەڕی بە دراوسەتی نییە باوەڕی بە پرۆتۆکۆل و ڕێککەوتنی و یاسای نێودەوڵەتی نییە بریتە لە باندێک کە هێرش دەکەنە سەر خەڵک پێم ناڵێن هەرێمی کوردستان چی لە ئێوان کردووە مەنامە ئەبوزەبی مەسقەت دەوحا ڕیاض جدە وڵاتانی دیکە کوێت چیان لە ئێران کردو تا ئێران بەم شێوازە هێرشیان بکاتە سەر ئەی ئوردن چی لە ئێران کردو تا بەم شێوازە هێرشیان بکاتە سەر بیرت نەچێت دوای هەموو ئەو ئازارەی لە سووریا نایەنەوە تاکو ئێستاش موشەکەکانی ئەوان لە حەمسول حەلەب ماون زۆر باشە دکتۆر داوی پرس بلا ئەڤە بیتن ئەگەر کورتی بۆم بەحەز بکەی ینی دێ چ ڕوودەتن ئەف شەڕە هەتا کیڤە دێ بەردەوام بیتن ئایا دەسەڵاتەکانی شعالی ئەمریکا و ئیسرائیلێڤە دەهێتە سەر دەسەڵاتە لە ئیرانێ یانژی دیگەر سەرکرداتیە نەهادێک کەڤنە گفتوگویە چونکو بەریادەمێکی ترامپی گوتبووی سەرکرداتیە نەهایە ئیرانی داخوازە دانوستاندنان کردی ئەش رازی بوویمە تەوەقعات و دیفچوونێن وەیەن هویرێن سنتەرێوە چنە ji bo vî şereyê لە سەردەمی خەڵکی بێلۆژیک لە سەردەمی شێتی ئێمە پێویستمان بە کۆمەڵێک عرافە بەڕاستی وای لێ هاتوو پێویستمان بە شڕۆڤە نەماوە ترامپ وەکو بازرگانێکی لێ هاتوو دەوێت چەک بفرۆشت بە ڕژێمی ئێرانیش ڕژێمێکی بێدامەزراوی باندێک کە باوەڕیان بە دەوڵەتداری و ماف مرۆڤ هەر نییە ڕژێمێکی تیرۆریستیە ڕژێمێکی بازرگانیە بۆیە بەڕاستی من چاوەڕە دەکەم ئەم شەڕە درێژە بکێشێت مەگەر لایەنێک هەبێت بێ ئەم جەنگە بۆستێنێ بە چارەسەرێکی دیبلۆماسی کە گرنگترین ناوچەیە زۆر باشە دکتۆر محەممەد ئەلعەرەب سەرۆکی سنتەرە عەرەبیش بۆ شڕوڤە و چاودێریا وەرچە بەحرێنێ لە مەنامە باژێرە مەنامەت گەلمە بووی گەلێکی سوپاس دکتۆر این هەر هەبن